بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إيمان داراني خوشويست خوشكورا بالرزكانم لا باسي كبائرين گناح گوركان دوێنێ باسی ئەومان کرد کە یەکەم گوناحی کەبیرە یعنی گەورە بریتیە لە هاوبەش بڕیاردان بۆ خوای پەروەردگار، یعنی شەریک قەراردان بۆ خوای تەعالی. دووهەم لە کەبائیرەکان بریتیە لە کوشتنی نەفسێک بەناحەق، کوشتنی نەفسێکی مسلمان بەناحەق، یا کەسێک کە ئەهل کتاب بێ، یەهودی بێت یان گاور بێت، یعنی جوولەکە بێ یان گاور بێ، بیکوژی بەناحەق. ئەمانە لە کەبائیرن خۆشەویستەکانم. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەنیساء ئایەتی 93 هەڕەشەیەکی ئەوەندە توندی داوە لەو کەسانەی کەوا خەڵک ئەکوژن بەناحەق. لە هیچ گوناحێکی تر لە قورئانە ئەو هەڕەشەیە نەدراوە. خوای تەعالی فەرمێ: ومن قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. يعني چی هەڕەشەیە کە بەڕاستی ترسناکە. هەر کەسێ مسلمانێک بەناحەق بکوژێ بە قەسدەوە، مەبەستی ئەوە بێ بیکوژێت، ئەوە خوای تەعالی ئەفەرمێ پاداشتی ئەو کەسە، جەزای ئەو کەسە ئاگری جەهەنەمە. خوای تەعالی گشتمان پارێزێ. خالداً فيها، بە هەتایی تایە ئەمێنێتەوە. لا حول ولا قوة إلا بالله. وغضب الله عليه، وخواي تعالى زور توڕەیە لەو کەسە، لێی توڕە ئەبێ زۆر. ولعنه، وبر نفرتي خوي أخا، بر لعنتي خوي أخا. وأعد له عذابا عظيما، وبوي آمادە کردووە سزایەکی هەرە گەورە. چی گوناحێکەیە ئەم هەڕەشە گەورەی لێدرابێ. بۆیە کوشتنی مسلمانێک بەناحەق لە گەورەترین تاوانەکانە لە دوای هاوبەش بڕیاردان بۆ خوای پەروەردگار. لە حەدیثی پێغەمبەری خۆشەویستمانە هاتووە صلی الله عليه وسلم، رسول الله أفرمي: من قتل معاهدا لم يرح رائحة الجنة. هەر کەسێک کابرایەکی گاور یان جوو سیکە مەڕێزان، ئەمجا مەسەلەکە مسلمان نییە، ئێستا ئەمە غەیرە دینە. هەر کەسێ بیکوژێ بۆنی بەهەشت ناکە. لم يرح رائحة الجنة بەناحەق. کابرا لەگەڵ تۆ هاوپەیمانە، پەیمانێکتان هەیە، هیچ مشکلەیەکتان نییە، ئەو لە تۆ ناکوژێ، تۆش لە ئەو ناکوژی، یعنی قەرارەکە وایە، بڕیارەکە وایە، بەڵام تۆ ئەڕۆی ئەو پەیمانە ئەشکێنی، تو ئەڕۆی ئەیکوژی. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بۆنی بەهەشت ناکە ئەو کەسە. وإن ريحها، يعني بوني بهشت توجد من مسيرة 40 عاما. بوني بهشت 40 صال الري الروا، بلام أم بوني شيناكات. أفنا ممدا يا ربي. هروها لك يارمتي دان هاوكاري كردن لكشتني كسيكا بزمان يان بكردوا. اگر هاوکار بی لکشتنی کەسێکە، هانی خەڵک بدەی بڕایەکە بکوژێ، هانی کەسێ بدەی کەسێ بکوژێ، یا فیتنەی بکەی و دوو زمانی بکەی بۆ کوشتنی زەلامێک، ئەو کەسەش بەشدارە لە کوشتنەکەیە و بەری ئەو هەڕەشە توندا ئەکەوێ. کۆمەڵێ خەڵک بەیەکەوە زەلامێکیان کوشت لە زەمانی ئیمامی عومەرە، کۆمەڵێکیان دەستیان بوو لە کوشتنەکەیە، کۆمەڵێکیشیان بەدەم، کۆمەڵێکیان بەهاندان. المهم چەند کەسێک پێکەوە
بەشدار بوون لە کوشتنی زەلامێکە. وتیانە ئیمامی عومەر وتیان ئەی گەورەی ئیمانداران، ئەی خەلیفەی مسلمانان، یەکێک کابرایان دوو کەس کابرایی کوشتووە، بەڵام کۆمەڵێک بەهاندان بەدەم یان بە هەر شێوەیەکی تر بەشدارن لەگەڵ ئەوە. فەرمووی ئەگەر خەڵکی سەنعا پایتەختی یەمەن هەر هەمویان دەستیان هەبوو بێ دەمیان هەبوو بێ لە کوشتنی ئەو کەسە هەر هەمویان نەکوژمەوە. فەرمووی هەر هەمویان نەکوژمەوە. یعنی ئەگەر کۆمەڵێک بەشدار بن لە کوشتنی کەسێکە هەر هەمویان نەکوژنێنەوە، یعنی هەر هەمویان تاوانبار بۆی ئەبێ ئاگامان لێ بێ. یەکێکی تر یان سێیەم لە گوناحە کەبائیرەکان لە گوناحە گەورەکان سحر و جادووە. خۆشەویستەکان، جادوکردن یەکێکە لە گوناحە گەورەکان. خوای تەعالی لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 102 ئەفەرمێ ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر. شەیتانەکان کافر بوون چونکە خەڵکیان فێری جادو ئەکرد. جادو کوفرە خۆشەویستەکانم. حتى لە هەر لە هەمان ئاەتە خوای تەعالی ئەفەرمێ ئەو سحرە ئەکەن بۆ ئەوەی بینی ژن و مێرد تێکدەن، بۆ ئەوەی خەڵک لێک بکەن، بۆ ئەوەی ئاژاوە لە ناو مسلمانانە بنەنەوە. هەر کەسێ دەستی هەبێ لە سحرکردنە و لە جادوکردنە یەکێکی لە گوناحە گەورەکانی ئەنجام داوە کە لە ئیسلامە حەدەکەی ئەوەیە بدرێ لە ملی. ئەگەر شەریعەتی خوا حکم بکە ئەو کەسە بانگ ئەکرێ ئەگەر ئیسپات ببێ لەسەری سحری کردووە و بەو سحرەی بۆتە مایەی کوشتنی خەڵک فیتنەی لە نێوانی خەڵکە حەدەکەی ئەوەیە ئەدرێ لە ملی، یعنی سەر ئەبڕێت ئەکوژرێت. چونکە جادوباز بەڕاستی یەکێکە لە خراپترین کەسەکان بینی خەڵک تێکەدا، ئاژاوە ئەناتەوە لە بینی خەڵکە. هەروەها خۆشەویستەکانم ئەوەشی پەیوەست بێ بە سحر و جادووەوە. بۆ نمونە تاڵۆگری کە ئەڕۆیتە لای کەسێک ئیتر بە هەر شێوازێ بێ هەواڵی غەیبت پێ ئەدا. بۆ نمونە شتێکت دزراوە، ئەڕۆی بۆ لای شێخ، جا خەڵک واڵێ ئەڕۆم بۆ لای مامە شێخ یا کاکە شێخ با خەبەرم با تێ بزانم کێ شتەکەمی دزیە، یا ئەڕوا بۆ لای کەسێک ئیتر هەر ناوێکی لە خۆی نابێ، هەر ناوێکی مەلا تارق، ئەڕوا بۆ لای مەلا تارق خەبەرێکی پێ بدا بزان کێ شتەکەی دزیە، با من ناو خۆم بێنم. هەر کەسێکی تر پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم من ئەتا عرافا، هەر کەسێ بڕوا بۆ لای تاڵۆگرێک فسأله عن شيء، پرسیاری شتێکی لێ بکە، لم تقبل له صلاة 40 ليلة، 40 شەو نوێژی دروست نییە، بەس پرسیارێکی لێ بکە. ئەی ئەگەر کەسێک بڕاتە لای باوەڕی پێ بکە، من ئەتا کاهینا، کێ بڕوا بۆ لای کاهین و تاڵۆگرێک فصدقه بما يقول، باوەڕی بە قسەکەی کرد، ئەو شتێکی پێوت ئەمیش باوەڕی پێ کرد، فقد كفر بما أنزل على محمد، أو كافر بو بوي بس في غمد دابزيا، يعني كافر بو بقرآن، كافر بو بسنتي في غمر إخوة صلى الله عليه وسلم بديني إسلام. أي أما أو كسك كبرات لا كافر بو أي كابر أخوي، يعني يسقرك نما سيفر ساحريتي أنا بي كلان نما ساحريتي أنا بي أوهم وآجا ولا بيني خلقه هموي بهوي جادو بازو ساحر كانوا مصيبتي كي قورا براستي لزمانی بەرەڵاییە پەیابوون، لە زمانێکە کەس لە کەس نییە، کەس لە کەس ناپرسێتەوە. ئەگینا ئەوانە ئەبێ محاسبەی زۆر گەورەی تون بکرێت. بۆیە خۆشەویستەکانم ئەبێ ئینسانی مسلمان زۆر ئاگادار بێ. زەلامی وا هەبووە هاتۆتە لای من ئەوەندە خۆی و ئەهلی تەوحید دەربڕیە، یعنی ئیتر بەردەوام باسەوەی کردو عەقیدەوە، ئەبێ عەقیدەمان وا بێ، ئەبێ ئاوا خوا بەتەنیا بپەرستین شەریکی بۆ قەرار نەدەین، ئیتر لەم بابەتانەی زۆر باس کرد. ڕۆژێکیان قەدەرەن دزی لە ماڵەکەی کریا، هاتە لای من وتی مامۆستا ئیمشەو دزیان لێم کردووە. وتم چنێکت براوە؟ وتی بەخوات دەفتەر و یعنی نزیکەی 2 دەفتەرێکی براو. وتم پشت بەخوای پەروەردگار بۆ سەوداوە بکە خوای تەعالی کەشفی کا و ئەمانە. وتی بەخوا مامۆستا خەری کەشێتەوە. ئیوتم ئیتر خۆ ئەمە شتێکە تازە قەدەرێکە قەومیە، ئیتر سەبر بگرە و داوا بکە خوا حەقت بسێنێ و خوای تەعالی کەشفی کا. تەحملی نەکرد. دوای 3 و 4 ڕۆژ بینیمەوە هات
وتم دنگ باس هنا كتقول وتي والله ما موسى فلان وفلان اتهامي سوي شو دراوسي خواني شلون اتهامي دراوسي كتكي بتشي دليل وتي والله روي مثلا الشيخ فلان وايوتي روي مثلا اواني كمثلا تعالوا قري قرك كان اي الناس لي انا سين وتم يعني شو تتلاي فلانه كذبه ورد باو كرديا اي او شو زاني كاميري هي شي هي وشم شو زانيتي فلان دراوسي تزي بكره وتي بخواي تر بري علامات وبري نشانه وبري نازل مش براكم الاخوه بترستو باسي توحيد تكر باسي اخواناسي تاكر باسي او تكر كنابي غيري اخوه ببرسري نابيها يعني وطبعا تو خوت تخسنا وبابتك وزور خطر لبل خاطري او دزيك ديكراوا لبل خاطري مالي دنيا ديني خوت فوتان سبحان الله دعاء ودعاء سبحان الله سيمان شار مان بري دز جيران اعتراف يعني كتك اوان بارك اوان دز يعني ندرا او سي نحيش يعني حيش في وندي بوانا ونبوك جادو بازك وتوي سبحان الله سيكن بريزا زور جرينجا انسان عقيدي ندور رينيت ياك كيتر لو شتاني كبائره الا جناح جورا كانت شوارم دانا تركردني نيوجيك يان وازهنان لنيوجيك يا كم ترخمي لنيوجيك نيوج بياني بيت نيوج عسر بيت هر نيوجيك كم ترخمي تيابكي نيوج كولكي ديني اسلام خوش يسكان لدواي شايتمان نيوج يكم اشتكى انسان محاسبه لسلك الى روج قيامتها هر كسي انكاري نيوج بك بالتاكيد لاسلام درجه وكافر به هر كسي كم ترخمي لنيوج بك بري هر شيخ واي پروردگارك به فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون كلن نيوج كان انا كم ترخمن او انا تشي كبائر هاتو فخلف من بعدهم لدواي بيغمران وبياو شاكان واولياء كان كوم خلق كاتن فخلف من بعدهم خلف كوم خلق كاتن اضاعوا الصلاه نيوج الفوتا واتبعوا الشهوات شنو هو ارزو كان ينكوتن وازن لنيوج هنا قالوا ما سلككم في سقر للرش قيامتها برسال لاهل جهنم قالت شي خستاني السقر جهنم قالوا لم نكن من المصلين الزكاه نيوج ما ناكل يعني كم ترخمي مع نيوجك ولم نكن نطعم المسكين بزيمان بها جارو فقيران نهات وخوارد من بياننا أدا في غمرة فرمي صلى الله عليه وسلم العهد الذي بيننا وبينهم الصلاة عهد بيمان نيوان يمو أوان نيوجا فمن تركها فقد كفر هركس يتركك وكافر بو خواه بنامان بدا هركس هندي لنيوجا كانش كم ترخميت يابكا بترسي لويك وبكي يتبر منافقي صفات منافقي تيا دروز ببي شوك منافقة كان كخوي تعالى فرمي إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى طمل برامبر بنيوج وابنا ممدا ولا يذكرون الله إلا قليلا كم ذكري خواك دا وكرم خوي تعالى لم جناح نبمان باريزي رحمن بيبكا يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت ومن بيبكي لما نجي رمضان التوبة بكين كي تدور بكي من ولا هرجتك كتوفيتنا خوشة وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله